ئێمە ڕاشکاوانە دەیڵێن باوەڕمان نییە قەیرانی دارایی هێندە قوڵ و قورس بێت لەسەر حکومەتی هەرێمی کوردستان کە ژینی خەڵکی کوردستانیان بە ماسە گەیاندووە، بەڵکو بە بڕوای ئێمە قوڵکردنەوەی قەیرانەکە دەستکردە و لە خزمەتی قەیران و بارودۆخە سیاسەکەدایە. بەڵگەشمان حکومەتی مرکزیە گەر بارودۆخی لە ئێمە خراپتر نەبێت باشتر نییە، بەڵام بارودۆخی فەرمانبەر و مامۆستاکانیان زۆر لە ئێمە باشترە. لێرەوە ڕای دەگەێنین ئەمڕۆ زەنگی بایکۆتی خوێندن لێ دەدەین و لە پێناو گەڕانەوەی قەدر و حورمەت بۆ پرۆسەی پەروەردە و دابینکردنی ئایندە بۆ ئەهلی زانست و زانیاری. تا ئەو کاتەی داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت نەک بە بەڵێن، چونکە بەڵێنی بێکرداری زۆرمان بیستووە. ئۆباڵی ئەم بارودۆخەش لە ئەستۆی دەسەڵاتدارانی ئەم هەرێمەدایە. داواکاریەکان: یەکەم، دەرهێنانی وەزارەتی پەروەردە لە سیستەمی زۆرەملەی پاشەکەوت. دووەم، دیاریکردنی شێواز و میکانیزمی هەڵگرتن و پێدانەوەی پاشەکەوت و موچە نەدراوەکانمان. سێهەم، پێدانی موچەی مانگانە لە کاتی دیاریکراوی خۆیدا. دەستەی داکۆچی لە مافی مامۆستایان پارێزگای هەڵەبجە